حکوومەتی عێراقی گۆڕانکاری لە مەلەفی ئەمنی کەرکووک دەکات و لە شوێنی فیرقەی 21 سوپای عێراق فیرقەی 5 پۆلیسی ئیتیحادی لە کەرکووک جێگیر دەکات. ئەفسەرێکی پۆلیسی ئیتیحادی کە نەویست ناوی ئاشکرا بکرێت بە پەیامی وت لەسەر فەرمانی سەرۆکوەزیرانی عێراق و لەژێر چاودێری وەزیری ناوخۆ هاتوونەتە پارێزگای کەرکووک و مەبەست لە هاتنەکەشیان دروستکردنی پشتێنەی ئەمنیە بۆ پارێزگای کەرکووک و دەوروبەری. هەروەها وتیشی ئەو سنوورانەی کە نزیک دەبنەوە لە هێزەکانی پێشمەرگە هەوڵ دەدەن هەمانگی دروست بکەن لەگەڵیاندا. لە دوای ئەنجامدانی ڕفراندۆم لە شاری کەرکووک و دواتر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئەو سنوورانەی بەدەست هێزەکانی پێشمەرگەوە بوون کە بە هەزاران کیلۆمەتر هەژمار دەکران سەرجەمیان لەلایەن هێزە ئەمنیەکانی عێراقەوە دەستیان بە سەرداگیرا. لە دوای هاتنی ئەو هێزەی پۆلیسی ئیتیحادیش بۆ سنوورەکە هێزەکانی پێشمەرگەش لە سنووری قەرانجیر و خاڵۆبازیانی سەرقاڵی خۆ ئامادەکردن بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر ئەگەرێکی نەخوازراو. پەیام پەیوەندی بە چەند فەرماندەیەکی هێزەکانی پێشمەرگەوە کرد ئامادە نەبوون هیچ زانیاریەک بدەن تەنها ئاماژەیان بەوە کرد ئەوەی دیارە تەنها ئاڵوگۆڕی هێزە لە سنوورەکەدا دەکرێت. گومان لە زۆربوونی ئەو هێزە دەکرێت کە ئێستا لە جێی ڕێبەکانی فیرقەی 21 سوپا بڕیارە بمێننەوە بۆیە هێزەکانی پێشمەرگە کەوتونەتە ئامادە باشیەوە. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر حکوومەتی عێراق ئەرکی پاراستنی ئەمنی ڕادەسی هێزەکانی خۆی کرد و هیچ هێزێکی کوردی بۆی نییە لە سنوورەکەدا بوونیان هەبێت. ئەم کارەی حکوومەتی ناوەندیش پێچەوانەی بڕگەکانی مادەی 140 دەستورە کە تایبەتە بە ناوچە کێشە لەسەرەکان کە تا یەکلاییکردنەوەی ئەو ناوچانە دەبێت بە هاوبەشی هەرێم و ناوەند بەڕێوە ببرێت. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.